تایبەت بە پاڵێراوانی لیست و قوارە سیاسیەکان دیارە ئێمە دوای وەرگرتنیان وتبینی بۆ کرا لە بەشی قوارە سیاسیەکان وتبینەکە تەواو بووە دوای تەواوبوونیشی لێنێرین بۆ دەستەی دەستپاکی هەرێم و بۆ وزارەتی ناوخۆ بەڕێوەبەراتی گشتی بەڵگە و تاوان بۆی پشتڕاستکردن بکەن لە ماوەی چەند ڕۆژێکە دوای ئەوە بۆ ئێمە بگەڕێتەوە هەڵبەت دوای گەڕانەوەی بۆ ئێمە بەرزیەکەن بۆ ئەنجومەنی کۆمسیارن بە مەسی پەسەندکردنی لە کاتی وتبینیکردنە هەندێک کاندید کەم و کوڕی هەبوو لە کاتی خۆیان کەم و کوڕەکانمان پێوتن و قوارە سیاسیەکان پڕان کردەوە لەوانە 4 کاندید مەرجی ئەوە کاندید بوونیان نەبوو پێمان وت بە قوارە سیاسیەکەی کە گۆڕیان بۆ کەسی تر ئێستا گرفتێک نەماوە هەموو کاندیدەکان 1970 کاندید لە لیستە گشتیەکان کوردستانیەکان و 64ش لە پێکاتەکانی مەسیحی و تورکمان و ئەرمەن کۆی گشتە 1970 کاندیدن ئەوانە دەچێت بۆ دەستی دەستپاکی هەرێم بوو بۆ بەربەراتی گشتی بەڵگە و تاوان و چاوەڕێی وەڵامی ئەوانەکەین ئەو کارەکەی ئەوە گوتەمەنیان بەپی یاسای ژمارەیەکی ساڵی 1992 یاسای پەرلەمانی کوردستان کە تەمەنی کاندید نابێت لە 25 ساڵ کەمتر بێت تەمەنی ئەوان لە 25 ساڵ کەمتر بوو بۆیە داوامە لە قوارە سیاسی کە بیگۆڕن بە کاندیدی تر گۆڕ کاتی خۆی گۆڕیان لە کاتی وەربینەکەی ئەو کارە کراوە